بێنیازە یارە چی گەرانە سێ بێنیازە یارە چی گەرانە سێ وا بەدیوەسە چی پەخلانە سێ وا بەدیوەسە چی پەخلانە سێ بێنیازە یارە چی گەرانە سێ وا بەدیوەسە چی پەخلانە سێ مدام دی و چاک را گرزولی تندی دی و تروش را تنیولی فزور خمانه اشناخته کری چی بیا دزره و خندانه سه چی بیا دزره و خندانه سه بینیازه یاره چی دارانه سه وادا بیوسه چی پخلانه سه درواغ تا چاکرلی مجبورا اول میری ورور پاسی تربورا چسپرگی نسوالی ناوزورا پای نوبل تا گویا نسه پای نوبل تا گویا نسه بێنیازە یارە چی گەرانە سێ وا بەدیوەسە چی پەخلانە سێ درکار دی خبری زرچنده فساد و باشتی تیرا و جوانده مدام با مباد و دخلی خوانده چی بیارا روا خودی خوانسته چی بیارا روا خودی خوانسته بێنیازە یارە چی گەرانە سێ وا بەدی بالام یازانەکێ بەشەریان دەستا بە یاری تەلاس پرسەریان
یم عبدالخالق د وخت شاعر یم پریشان په بیت کې د